شانۆگەریەکیان بە ناونیشانی غوڵامی دوئاغا نمایش کرد. ڕۆژانی تریش وەفدی میوان بۆ توندوتۆڵکردنی پەیوەندیەکان و گۆڕینەوەی بیرروڕە و پلانی ئایندا سەردانی چەند دەستگا و دامەزراوەیەکی تری ناوچەکەیان کرد. ئەمە چالاکیەکی سنتەری ڕایەڵە بۆ ئاڵوگۆڕی کللتوری کە ئەم سنتەرە کار لە ئاڵوگۆڕی کللتوری دەکات لە ناوە و دەرەوەی وڵات. ماوەی ڕابردوو شاندێکی ڕایەڵ بۆ ئەو مەبەستە سەردانی وڵاتی تورکیا و کوردستانی باکووری کرد. خۆشبەختانە ویستمان لینکێک دروست بکەین، لینکێکی کللتوری توانرا لەگە شارەوانی ئامەد خاڵێکی هاوبەش بدۆزینەوە. ئەمە سەرەتای کارکردنمانە. شاندێکی 27 کەسی ئەوان دوێنێ گەیشتە شاری ڕانیە ئەجندای ئیشکردنیان ئەمڕۆ دەستی پێ کرد کە لەسەر لە بەیانیدا دوو دیالۆگ لە نێوانی هونەرمەندانی ڕانیە لەگەڵ هونەرمەندانی ئابد بالایەک و سەرۆکایەتی شارەوانی ڕانیە و سەرۆکایەتی شارەوانی ئامەد ئەنجام درا کە خۆشبەختانە ئەجندایەکی تێدادانراوە کە لە ئایندەیەکی نزیک شەوێک بۆ ڕانیە لە ئامەدی کوردان ئەنجام بدرێ. لە شەفتی دووەم پێشەنگایەکی فۆتۆگراف بۆ ناساندنی کللتور و ڕەسەنایەتی و جوگرافیای شاری ئامەد کرایەوە. دوا بەدوای ئەوە شانۆیەکی جیهانی کە لە ئاستێکی بەرزدایان نیشاندرا. ئامانجی ئەم پەیوەندیە ئاڵوگۆڕی کللتوری و بەهێزکردنی پەیوەندیە لە نێوانی هەردوولادا بۆ ئاراستەیە کە بتواندرێت لە ئایندەیەکی نزیکدا بۆ کۆمەڵ بواری تر فراوان بکردرێ و گەشەی پێ بدرێت. از جاره یکم هاتم رانیا پرکی خوشم یعنی باجار کردستان آخر کردستان و کردستان آزاد بجیم ده راستر به هی راستر به کردستان از پر باش پر خوشه از گلک سپاس کم جبوه اون جهات استقامت تماشای بکرن سپاس خوش خوشمنبوین لجیه کی از صد جاری که خوشم که هاتم بر نه پشمان نه ممکنه پشمان ببین جبو چیه جبو ام ج آخامه کردستان کو دولت داگر کر به سینور کرنه ما او سینور در باز کریه ام هاتنه گلین خواه و لسر آخا آزاد و به زمان خواه بوان را شانوی کی هنری استتیکی پیشکش کن جوی کیف خوشتر تشتکی دن نینه من گاوادن جی مگوت ام لترکیه باجار ترکیه و لباجار کوری می کردستان هر دایم اف 20 ساله 22 ساله شانو دکم تم ما قدخه دید یعنی یاساق قدخه دید و اوجی به دست قایمقام به دست والیان مددید
مرۆڤێکی تر بزۆت بوو دەتبێژی قای خورکەتیە جانێوی ئەس هاتم ئەس بڵام دارە تەحەمل کەم کە چرکەکانی وەک چەندی ساڵە عەزابوار بووە ئەتناسمەوە لە نمایشێکی شانۆی ناوخۆیشدا ڕۆژانی 18 تاکو 26 لە هۆڵی کۆمەڵی